من پێم وایە گرفتەکانی ئێمە زۆر لەوە گەورەترن کە بە بەڵێکردنێک بۆ ریفراندۆم یا بە نەخێرگوتنێک گرفتەکان چارەسەر بن. زۆرم پێ ناخۆشە کە هەندێک کەس دەڵێن ئەگەر ئێمە بەڵێ بکەین بۆ ریفراندۆم دنیا دەبێتە شامی شەریف لە خەم دەڕەخسی. هەندێکی دیکە پێشەوان دەڵێن نەخێر دەبێت نەخێری بۆ بکەین بۆی هەموو گرفتەکانمان چارەسەر بن. من پێم وایە گرفت و کێشەکانی ئێمە زۆر لەوە گەورەترن، زۆر لەوە بێڕەزاتر و قوڵترن کە بە بەڵێکردن یان نەخێرگوتن چارەسەر بن. ئێمە پێمان وایە کە هەر کارێک بتەوێت سەر بگرێ و بەر بگرێ دەبێ زەمینە سازی بۆ بکەیت. ئەو ریفراندۆمی کە باز دەکرێت زەمینە سازی بۆ نەکراوە، کوا تەبای سیاسی، کوا بارودۆخێکی ئابووری، کوا ئەسڵەن دیبلۆماسیەتێکی مرکزی کە تعبیر بکات لە هەموو هەرێمی کوردستان. ئەوەی کە تا ئێستا هەیە حیزبێک دادەنیشێ و چەند حیزبێکی دیکە بە دەوری خۆیەوە بڕیارێک دەدرێت. بڕیاری حیزبی پابندکەرە تەنیا بۆ حیزب. ئەگەر دەمانەوێت بڕیارێکی پابندکەر هەبێ بۆ هەموو خەڵک دەبێت ئەو بڕیارە لە پەرلەمان دەرچێ، دەبێت لە دامەزراوە شەرعیەکانەوە دەرچێ. ئەمما حیزبێک بیەوێت ئیرادەی خۆی بکات بە بڕیارێک بە پابندکەر بۆ خەڵک بە تەکید لەسەر ئەرزی واقع ئەوە ڕەنگ ناداتەوە